دوو جار هەوڵی بەردەوامانداوە دەدەین بۆ ڕێگری و دواتر نەهێشتا کۆمەڵایەتی و کۆمەڵێک فاکتەری دیکە بەرامبەر ئەو دیاردەیە بە شێوازێکی دیکە میان کارێکە کۆمەڵایەتیەکان دەسێت کاکەوە لە هەوڵدان بۆ گۆڕینی ئەو ڕاستە ئێمەوەکو توێژەر ڕاستەوخۆ زانیاریەکانمان وەرنەگرتووە بەڵام ئەو کەیسانە لەلایەن ئەو کەسانی کەوا لەو بەڕێوەبەرایەتی لەملەکەی خێزان ئەلێکترازاوەکان کە سەر بە پەیمانگای هێنا کە چاوپێکەوتنیان کردەوە لەگەڵ کەیسەکان زانیاری پێویست وەرگیراوە. طبعا ئەو زانیاریانە تایبەت بوونە بە زانیاری دمۆگرافی و زانیاری تایبەت ئەو زانیاریانەی کەوا تایبەتن بەوە تەمەن و ڕگەز و ئاستی خوێندەواری و باری ئابووری و شوێنی دیشتەجێ بوون. طبعا ئەوەی لە کەیسەکاندا هەیە زانیاریەکان هەمە جۆرن تەمەنی جیاوازن و لە هەردوو ڕێگەزن بەڵام زۆری نەی 195 بەسەرەوە کەیسەکان ئافرەتن تەنها چەند کێسێکی دیاریکرا و پیاون و زۆری نەشیان لە هەموو تەمەنەکانیشی تێدایە و لە هەموو قۆناغەکانی تەمەنیشی تێدایە تەنانەت کەیسی تێدایە کە 15 ساڵ یا 15 ساڵ بەسەر هاوسەرجەریدا تێپەڕیوە بەڵام بە هەر کێشەیەک بێ لە کێشەکان هاتووە داواکاری خۆی گەیاندۆتە ئەو یەکێ بۆی چارەسەرێکی بۆ بکەن. طبعا بە شێوەیەکی گشتی ئەوەی کە لەو کەیساندا تێبینی دەکرێت تند و تیژی بە پلەی یەکەم دێت. طبعا تند و تیژیش بە پلەی یەکەم لەناو تند و تیژیشدا تند و تیژی جەستەیی بەکار هاتووە و تند و تیژی دەرونی بەکار هاتووە و فرامۆشکردن بەکار هاتووە و خەرز نەکردن بەکار هاتووە و سەرقالبوون بە ژنی دووەم و فرامۆشکردنی ژنی یەکەم دیسان ئەوە یەکی لە کێشەکانی نییە بەداخەوە کە ئێستا خەریکە مەسەلەی مادە هۆشبەرەکان دەبێتە هۆکارێکی تر بۆ مەسەلەی کاریگەری خستن سەر ئاسایشی خێزان ئەوەی کە من گوتم ئەو ڕیزبەندیە ئۆتۆماتیکیەن کە بەخۆی دەبێتە کە دەڵێن تند و تیژی واتە تند و تیژی یەکەم واتە لە نێو ئەو کێشانێکەوە تۆمار کراون لە نێو ئەو کێسانێکەوە کێشیان هەبووە تند و تیژی بووە کە ئێمە چوونێتە ناو وردەکاری تند و تیژی لێدانی تێدا بووە و هەڕەشەکردنی تێدا بووە تند و تیژی دەرونی تێدا بووە فرامۆشکردنی تێدا بووە خەرزنەکردنی تێدا بووە بەجێهێشتنی تێدا بووە. طبعا ئەگەر بە شێوەیەک لە شێوەکان ئەوە ناپاچی بخەینە سەر شێوەیەک لە شێوەکانی تند و تیژی دیسان ناپاچیش بە هەمان شێوە کراوە ئەو جۆری ئەو ناپاچێش دوو شێوە بوو ناپاچێک هەیەکەوە خێزانەکان لە کەسێکی ئارام واتە چۆن بڵێ بە ناچاری ئافرەت و بە بەردەوامی پیاوەکە لە دەرەوە ناپاچی قبول کراوە بە پێچەوانەی تریشمان هەیە کە بە بێئاگایی پیاو یاخود بە بێئاگایی پیاو ناپاچی خێزانی هەبووە یعنی لە هەردوو حاڵەتدا لە هەمان کاتدا زۆری دووەممان هەیە لە ناپاچی کە تند و تیژی لەگەڵ بەکارهێنراوە بەکارهێنانی تند و تیژیش بە هەمان شێوە وەکو چۆن شێوەیەک بۆ لە شێوەکانی بێدەنگکردن یاخود دەست دەخستە ناوەوەی ئەوەی کەوا هەندێک لە هاوسەر وەکو دیارە کە 16 ڕۆژەی ئەو هەڵمەتە 16 ڕۆژەیەی نیشتیمانیەی کە بۆ بەرەنگاربوونەوەی تند و تیژی دژ بە ئافرەتان ساڵانە لە هەموو جیهان بەڕێوەیەچیت هەرێمی کوردستانیش بەدەر نییە لەمان کە لە 25 مانگەوە دەست بە ڕاگەیاندنی هەڵمەتەکە دەکرێت ئەگەر وەکو یەکێتی ئافرەتانی کوردستان باسی لەسەر بکەم لە دەستپێکی هەڵمەتەکەدا مەراسیمێک ڕێکدەخا بۆ ئەوەی کە کارنامەی تایبەتی خۆی ئەم ساڵا بۆ تاکەکانی کۆمەڵگە یاخۆ بۆ کوردستان دەری بخاتن و هەروەها لە ڕێگەی دوو توێژینەوە کە لە ڕێگەی ڕاگەیاندن یاخۆ لە ئەو بەشێک کە بەشی پشتگیری کۆمەڵایەتی لە مەکتەبی سکرتاریەت بەڕێوە ئەچیتن ئەم دوو توێژینەوەنە ئەنجامەکەی ڕائەگەیەنیتن کە لە ڕۆی چۆنیەتی و یاخود داتا و ئامارەکانی ئەو تند و تیژیانە کە لە لای ئێمە ساڵانە تۆمار ئەکرێتن ڕادەگەینین بۆیەش بێجگە لە دوو توێژینەوەی کە بەڕێوە دەچیت ئەنجامەکانی ئێمە کارنامەی یەکێتی ئافرەتانی کوردستان کە لەسەر ئاستی مەکتەبی سکرتاریەت و ئەنجومەن و ناوەندەکانیشمانەوە کە چی چاڵاکیەک و یاخۆ چ کارنامەیەکمان هەیە بۆ هوشیارکردنەوەی کۆمەڵگە و تاکەکانی کۆمەڵگە دەخەینە ڕوو هەوڵی بەردەوامانداوە دەدەین بۆ ڕێگری و دواتر نەهێشت